لله رب العالمين الحمد لله رب العالمين حمدا يوافي نعمه ويكافئ مزيدا. يا ربنا لك الحمد كما ينبغي لجلال وجهك ولعظيم سلطانك. اللهم فصل وسلم وزد وبارك على سيدنا وقائدنا وحبيبنا محمد المصطفى وآله وأصحابه ومن والاه. عزيزان وخوش بستان لشويتي جمعة مباركة لخزمتي كور ومجدي وصلاوات دان لسر پیغمبری نازدارا صلاة وسلام إلى سربية ولخزمت شمائل خلقي وخلقي وپیغمبر نازدارا آكار وخروشتيا جان وحوصوكوت وتعامل ومعامليا. حضرت پیغمبری نازدار صلاة وسلام إلى سربية كاتك رويت باسی سیره و حیات و ژیان و هەڵسوکەوت و گوزەرانی و پێغەمبەرە صلی الله عليه وسلم ئینسان شەرمەزارە بێت لە خزمەت ژیانیە هی خۆی هاوڵانی تابعین و تابعین و عاریفان و خواناسانی ئومەتەکەیە کە ئەوەندە بەڕاستی بە ژیانێکی سادە و ساکار و فەقیری و هەژاری و نەداری بەڕاستی ژیاون لە چاو ئەم هەموو ناز و نیعمەت و بەرەکەتەی کە بەسەر ئێمەوە هەیە. حضرتي سماكي كري حرب أفرميت قال سمعت النعمان بن بشير يملى نعمان كري بشير ويفرمو يقول ألست في طعام وشراب ما شئتم لقد رأيت نبيكم وما يجد من الدقل ما يملأ بطنه. سماكي كري حرب عليه يملى نعماني كري بشير بو. نعماني كري بشير هاولي بيغمبر بو. أي فرمو ايوه چند بتانوي لخواردنو خواردنوا اخوانوا يا بخونوا اوند الناس نعمتك لدواي مسألة بيغمبري خوا زور بو بو فتوحاته شي اخوان بخونوا وانا ناس مثلا بدسانه افرميت بەڕاستی من پێغەمبەرەکەتان بینیوە ئەو پێغەمبەرە نازدارە لە خراپترین خورمای دەست نەئەکە و سی خۆی پێترکە. خراپترینی خورما دەقەل ناوی جۆرەکە لە خورمای وشکەوە بوو یعنی ئەوەندە ژیانەکە ناڕەحەت بووە. ئێستش ئێوە ئەو هەموو ناز و نیعمەتە لە بەردەستانایە چۆن نەخۆن و بخۆنەوە بەڵام ئاگاتان نەخۆتان لێ. ثم لتسألن يومئذ عن النعيم. پرسیارتان لێکرێ گوناه و تاوان بەڕاستی سزای تایە نیعمەتەکان محاسبەی تایە. پێغەمبەری نازدار خۆ ئەگەر داوای لە خوا بکردایە خوا دنیای بۆ کرد بە ئاڵتون و بەزی و بە زێڕ و بە خواردن و خواردنەوە. چەندین جار لە مەنجەکانی پێغەمبەری خوا باسمان کردووە ئاوای کردووە لە بینی 50 ئاو دەرج و هەزاران نەفەر ئاوی لێ خواردووە. خواردنەی کەم گیسییان سەر بڕێ پێغەمبەری خوا فویەکی پیا کردووە تفی مبارەکی تێ کردووە یان مەسەلە بسمیلای لێ کردووە بەشی چەندین هەزار کەسی کردووە. بەڵام خوای تەبارەک وەتەعالا ناوێ ئەم پێغەمبەر لە قاڵوی بەشەریەت بەرێتە دەرەوە. ئەم پێغەمبەرە یعنی ئەبێ ئاوا پەروەردەکا و بەخێوی کە ئومەتەکەی بزانن کاتێک کەسە فەقیر بوو هەژار بوو نەدار بوو ئەمە خوای گەورە ڕقی نییە لێ ئەمە تاقیکردنەوەی خواییە. کەسێ دەوڵەمەند بوو پارەدار بوو ئەمە تاقیکردنەوەی خوای ئەمە خۆشەویستی خوا نییە. چونکە سەحابەی پێغەمبەری خوا چۆن بوویانە فەقیرە بوویشانە دەوڵەمەند بووە. حەزرەتی عوسمان زاوای پێغەمبەری خوا بۆ یەکەم دەوڵەمەند بووە. پێغەمبەری خوا خۆشی فەقیر نەبووە وڵی فەقیر بووە بەڵام شتەکە قاتی و گرانیە قاتی بووە نەبووە. وەکو ئێستا نییە کە ئێستا لە کاتێکا تۆ بە تەیارە بە سەعاتە بە 2 سەعات لە مەسەلەی لە تورکیا خواردنە پێدەگا لە مەسەلەی لە ئێران و پێدەگا لە سعود و پێدەگا لە وڵاتان و ئەوروپا بە 4-5 سەعات ئەنواعی خواردن میوەی زستانە لە هاوینا هەیە و هاوینە زستانە هەیە. ئەم نیعمەتانە خوا داهاتی بە ئێمە لەو سەردەمان نەبووە. ئەی ناخۆ پێغەمبەری خوا خۆی بەیانیان و ئێواران دوعای کردو خوای گەورە لە فەقیری بیپارێزێ. فەقیر نەبووە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم بەڵام شتەکە قاتی بووە. جاڵێ گرانی هەیە و قاتی هەیە. قاتی خراپە گرانی لە قاتی باشترە چونکە شتەکە هەیە بەس گرانە قاتی هەر نییە. وەکو ئەڵەی سەردەمی ڕووسەکە لای خۆمان ئەڵێن
انسان اواندا وضعك ناڕەحەت بوو خەڵکیش پرزە بوو هەتا مناڵی خۆی خوارد مردارەوەیە خوارد یعنی ئەگەر سەڵگ و پشیلە سەر و جادە بکەوتە ڕۆیش لە برسانای خوارد ئەوەی کەوا بیسراوە لە سەردەمی ڕووسەکە جا پێغەمبەری نازدار ئاوا ژیاوە ئەمە گۆزەرانی پێغەمبەر بۆ صلی الله علیه وسلم بە ڕۆژگارێک گەشتوون ئەمە لەو سەردەما ئەم سەحابە بەڕێزە ئەفەرمێت نوعمانی کوڕی سعد ئێوە بە ڕۆژگارێک گەشتوون ئەم هەموو ناز و نیعمەتە هەیە لە بەردەستانە پێغەمبەری خوا ڕۆژگارێک بوو کەم خورما خراپ بوو نەیەتوانی خۆی پێتەکان نەبوو ئەی ئەبێ سەردەمی ئەمەی ببینە چی بوو تا ئەو سەحابە چی بفەرموایە لە نیعمەت و ڕەفاهێت و مەسەلەی ماڵی جوان و فەرشی جوان و خواردنی جوان و خواردنی بە لەزەت و کەشخەی و مەسەل ئەمانەی ببینە ئەبێت چی بوو پێ بووت نایە ئەمانە مووی نیعمەتی خوایە بەسەرمانەوە والله هەمووی محاسبەی تایە ئەبێ خۆمان بۆ محاسبە ئامادەکەین نیعمەتەکانی خوا محاسبەی لەسەرە عەزا چۆنش مەسەلەی تاوان و مەعسیەت عەزاب و زایتایە حەتا ئینسان نیعمەتی زۆر بێ پرسینەوەی لێپرسینەوەی زۆرە حەتا تمەن و دینارێ زیاتر بێ خوا لێبینەوەی زیاتر لەگەڵاکە من ئەینە ئیکتەسەبتە ومن ئەینە ئەسرەفتە لەکوێ پیا کرد چۆن سەرف کرد ئەمانە هەمووی پرسیاری تایە لە حەزیەتە دایکی مادانە فەرمێ ئینە کوننا ئالە محەممەدین نمكث شهرا ما نستوقد بنار إن هو إلا التمر والماء أفرمي إيمي آل بيت رسول الله صلى الله عليه وسلم إيمي خانوادي رسول الله صلى الله عليه وسلم يكمن جيتواو دماين ولا مالا آقر ما نأكل دوا آقر ما نأكل دوا تشيشتو ناني بيلينين إلا أويك خواردنو بيخوري من أو خرما بو أو خرما بو بيغمبر لفرماش تا فرميت مال خرماي تيابي بيرسي رويتي ناكا برسيتي رويتي ناكا خرما وسيلي جيانا طبي امروي سلمان ديوتي اگر انسان روجانا بس خرما بخوا حتى آويش نخوا هيش خواردنك نخوا أو خرما خوا معجزي جواي بيداوا وادروسي كردوا أو خرما سبحان الله همو زخيرو خواردنەی تایە هەموو وزەیەکی تایە لە گۆشت لە مەسەلەی نیسک و نۆک و فاسۆلیا لە میوە و میوەجات هەمووی تایە خوا ئەو نیعمەتە گەورەی داوە بە ئەم مرۆڤایەتی و خەڵکی سەرزەوی جا بۆیە پێغەمبەری خوا یەک مانگی ڕێک دایکی ماداران لە ماڵی پێغەمبەری خوا ئاگر نەکراوەتەوە خواردنی ئێمە ئاو خورما بوو ئێستش ئێمە ئەگەر ئێوارەیە گۆشت نەبێت کابرای کا بە هەرام ناڵەکەی ئەگەر شلە و برنجێکی سادە بێت تووڕە بێ ئەگەر برنج بە تەنها بێ لەگەڵ سەوزا بێ مناڵەکە نایخۆمە چییە یان نەجارێ مناڵەکە خۆی عیبی نییە کورە باوکەکەی و دایکەکەی بیان وەگرن پەروەردەکان سەقەتە بەڕاستی ئەمە گوزەرانی ڕەسوول الله بووە صلی الله علیه وسلم ئەی ئەم ناز و نیعمەتە هەیە بەسەر ئێمە بەسەر ئەوانان نەبووە ئەمە لەوە نییە کە خوا ئەوانی خۆش نەویستیوە و ئێمەی خۆش بوێ نەخێر تاقیکردنەوە ئێمە قورسە تاقیکردنەوە سووکتر بووە ئازیزان خۆشەویستان بەڕاستی ژیانی ئێمە محاسبە و لێپێچینیوە لە قیامەتە زۆر زۆر قورسە ئەگەر حەقی خۆی پێ نەدەین بۆیە خوا کە هەندێک لە بەندەکانی من سوپاسگوزاری تەواون بۆیە عولەما و زانایان ئەفەرمون ئەدم النعمەتە بالشكر الدائم نعمتەکانی خوا بێڵەوە بەسەر خۆتە بە سوپاسگوزاری بەردەوام سوپاسگوزاری چۆنە هەروەی تۆ بڵێ الحەمدولله و تەواو شکر بەخوا تەواو نە سوپاسگوزاری تەواو ئەوەیە پیاوە باشەکان ئەوەیە ئینسان بەڕاستی بە قەول و فعل و ئاکار و گوتار بیسەلمێنێ عەبدی ڕاستەقینەی پەروەردگارە یعنی هەمیشە و دائیم لە مناجات و دوعا بێ نوێژەکان و فەرمانەکانی خوای لەبیر نەچێ ئەمە شکری دائیمیە کابرا بڵێ جا خۆ من الحەمدولله ئیتر با بەردەوامی کەم نەخێر ئەو نیعمەتە بێتە نیقمەت بۆت ئازیزان و خۆشەویستان
ئێستا سەیری زۆر وڵاتەکەی مسلمان ئیماندارن سەیرەکەی ئەم مسلمان و ئیماندارن لەو پڕی زیلەت و ناڕەحەتیان زانی ئەوە جەزای کردەوەی خۆیانە جەزای کردەوەی خۆمانە چونکە خوا خۆی ئەفەرمێت هەر قەومی ئەهلی ئیمان و دین بن ئەهلی عیبادەت بن ئەهلی تەقوا بن بەڕاستی بەرەکاتی ئەرز و ئاسمان ڕزێن بەسەریانە خوا فەرمێت بەڵام کە لایەندا ئینحرافیان کرد ئەو کاتە بەڕاستی دوژمن زاڵەکەن بەسەریانە زاڵم زاڵەکەن بەسەریانە ئێمە کە ئێستا نانمانە بڕن قوتمانە بڕن مەسەلە ئەمان کوژن ئەمان بڕن لە ناوماندن لێمان ئەمان ترسێنن بۆ کارەکەی خۆمانە تا خۆمان چاک نەکەین خوا چاکمان بۆ ناکەن تا خۆمان ڕەحم بە خۆمان نەکەین خوا ڕەحمان پێ ناکە جا ئازیزان و خۆشەویستان پێغەمبەر و سەحابە چونکە بە باشی و بە پاکی هێنایان ئەها خوا دوای دەرگای ڕەحمەتی لێکردنەوە خوا ڕۆم و فارس و کیسرا و هێرەقل و مەسەلەی هەر هەموو وڵاتانی بۆ زەلیل کردن هەرچی ناز و نیعمەتە کە ئەوان بوویان ها بۆ ئەسحابی پێغەمبەری خوا سەڵڵەڵاهو عەلەیهی وسەلەم ئەمە داگیرکردن نییە ئەمە ئەوان قابل ئەو نیعمەتە نەبوون خوا دای بەم عەبدانەی خۆی کەوا سوژدەی حەقی بۆ ئەبن اینجا هەر دایکی و ئەبی طەلحە ڕەزا و ڕەحمەتی خوای لەسەر ئەفەرمێت شكونا إلى رسول الله صلى الله عليه وسلم الجوع ورفعنا عن بطوننا عن حجر فرفع رسول الله صلى الله عليه وسلم عن بطني عن حجرين أفرميت هات لبرسانا حضرت أبو طلحة أفرميت هات بوقت من رسول الله وثمان يا رسول الله برسيمانا أها لبرسانا إما براسيكي بردك من بەستۆ بە ناوستی خۆمانەوە بۆ یارمەتیمان با تۆزێق و هێزمان تیابێ چونکە بەڕاستی برسێتی کوشتوینی ئەوە شکاتی حاڵی خۆمان لای تۆکەین یا ڕەسوڵ الله ئەفەرمێ وەڵڵاهی پێغەمبەری نازدار سکی مبارەکی بەرز کردەوە لە جیاتی بەردیە دوو بەردی لە سەرێکدا نابوو فەرمی ئێوە بەردێکتان بەستۆ بە سکتانەوە ئەوە من دوانم بەستۆ بەسکۆ لە برسانە أما حياة وجياني رسول الله صلى الله عليه وسلم جائزة خوش ويستان حضرت أبو هريرة رضي الله عنه خواه للسلبي أفرميت روشك للروجان پیغمبری نازدار لساعاتك درچو لمال كاتي درچونو چون دروا نبو مكو والله لقرشي قرمايني مرة لو كاتا كسي نبي ندروا حزي أبا بكر نبي حزي أبا بكر بيني فرمي يا أبا بكر ما جاء بك يا أبا بكر شي توي هنا وتدروا أو من برسيتي بني هنا تدروا يا غمر أي شي توي هنا تدروا حزي أبا بكر فرمي خرجت ألقى رسول الله وأنظر في وجهه والتسليم عليه والله يا رسول الله اشتيك مني هنا تدروا تنها بينيني رسول الله نبيت يا غمر جان ببينم ناو چای ببینم بخزمتي بقم يك صلاة ولا پیغمبر بكم من آفاقم بوتي اما عشقه اما خوشويستيه اما صدق الرازقوية بويا براسي صديقي أمة پیغمبرنا حضرتي أبو بكر الصديق بويا براسي لقرآن بثاني سنين نايهاتوه وها أفرميت لسورة التوبة لباسي پیغمبری خو عزیز ابو بکر صدیقه إلا تنصروه فقد نصره الله إذ أخرجه الذين كفروا ثاني اثنين إذ هما في الغار ثاني اثنين أو ذاتيك وحزتي پیغمبری كما أو دوما جا خواهي قوله فرمي ومن اشتان لك الله حزتي ابو بكر فرمي يا رسول الله تنها هاتومة دروا ناوچاوی پیغمبریان بین و سلامه لك افرمون لولا شو حضرت عمر يعني بيني يا عمر تو هذا درو فرمي الجوع يا رب برسيتي يا رسول الله برسيتي كشتومي يا رسول الله افرميت هرسي كان روشتن بماضي هاولو صحابيكي خويان بنابي ابي هيثم تيهاني ابي هيثم تيهاني پیاوێکی ئەنساری بوو پیاوێکی دەوڵەمەند بوو خاوەنی
مانگها خاوەنی دارخورما و مەڕ و ماڵاتی باش بوو هاتن بۆ ماڵیان کە دایان لە دەرگا و ئیزن وەرگرن خێزانەکەی وتی ئەبوو هەیسەم لە ماڵ نییە چووە تۆزی ئاوی سازگار و جوان بێنێ بۆ ماڵ و ناڵەکەی خوڵی پێغەمبەر و هاوڵەکانی کرد و هاتنە ژوورەوە و دانیشتن تا ئەبوو هەیسەم گەڕاوە ئەبوو هەیسەم کە گەڕاوە یەکسەر باوەشی کرد لە ملی پێغەمبەری خوا صلى الله عليه وسلم فەرمووی بە باوک و دایکم وەفیدات بین یا ڕەسوڵ الله یاخوا بەخێر بێی مشەرەف و کردین گەورە کردین یا ڕەسوڵ الله زۆرم پێخۆشە هاتیەی پێغەمبەری نازدار بەرحاڵ تەرحیبی زۆری لە پێغەمبەر کرد صلى الله عليه وسلم چوو لە بنی دارخورماکانە ڕاخەرێکی ڕاخست و اینجا ئاوی سازگار و جوانی بۆ هێنان و اینجا بە پێغەمبەریانی فەرموو چ حەزی لە چ خورمایەکە بەت بێنم بە قوربانت بم یا رسول الله فەرمی بڕۆ خورما بێنە ئەوی تو خورمایەکی تازە پێگەیشتووی هێنا پێغەمبەری خوا فەرمووی ئەی خورمای پێگەیشتوو نییە بە قوربانی پێغەمبەر بین ئەوەندە خورمای وشی خواردە بوو یعنی ناڕەحەتی کرده بوو فەرمووی ئەی خورمای پێگەیشتووی جوان نییە ئەمە پێ نەگەشتووە فەرمووی قوربان حەزت لە چییە هەموو شتێکی تایە فەرمووی بڕۆ خورمای پێگەیشتوو بێنە چوو خورمای پێگەیشتووی بە پێغەمبەری خوا هێنا لەگەڵ شیرا خستێ بەردەستی پێغەمبەری خوا صلى الله عليه وسلم پێغەمبەر و هاوڵانی حەزی ئەبوبەکر و حەزی عومەر لەگەڵ تێر تێران لە خورما و لە شیر خوارد اینجا فەرمووی یا رەسوڵ الله بەخوا نایەڵم بڕۆی ئەوە ئیسارم کاژەلەیەکی جوان کارێکی جوان سەر ئەبڕم بیخۆین پێکەوە دانیشین چوو ئەوەیشی کرد اینجا پێغەمبەری خوا صلى الله عليه وسلم کاتێک سەیری ئەم هەموو ناز و نیعمەتەی کرد بەسەر ئەم پیاوەوە بەسەر خۆیەوە بەسەر چواردەوریەوە پێغەمبەری نازدار سەڵات و سەلامی لەسەر بێ چی فەرموو بەم سەحابە بەڕێزە فەرمی هذا والذي نفسي بيده من النعيم الذي تسألون عنه يوم القيامة ظل بارد ورطب طيب وماء بارد پێغەمبەری خوا فەرمی والله ئەبوو هەیسەم ئاگادارە بەو کەسەی گیانی محەممەدی بەدەستە ئەم نیعمەتەی کەوا ئێستا ئێمە تایە ئەژین ئەمەیەکێکە لەو نیعمەتانەی کە خوا فەرمێت لەتوسئەلون یەومئذ عن النعیم پرسیارتان لێ ئەکرێ لەبارەی نیعمەتەکانەوە ئەمەیەکێکە لەو نیعمەتەوە پرسیارمان لێ ئەکرێت ئەو نیعمەتە فەرمی ئاوێکی سێبەرێکی سارد و خۆش و جوان سێبەری دارخورما خورمایەکی نەرم و شلی پێگەیشتووی جوان شیرین بەتام بە لەزەت اینجا ئاوێکی سازگار و جوان لەم سێبەرە خۆشە و لەم سەوزاییە لە ناو دۆست و ئەحباب و خۆشەویستانە لەگەڵ شیرە ئەو کەما قال ئەمە بەڕاستی لەو نیعمەتانەی خوا پرسیارمان لێکە ئەی پێغەمبەر گیان بە قوربانت بین ئەگەر لە کات و سادێکە ئەم حەیاتەی ئێمە ئێستا تایە ئەژین هەرچەند خوا پیشانی تۆی داوە ئاوا بەزستان سۆبا و تەبرید و سبلیت و فەرشی جوان و خانووی جوان و ماڵی جوان ئەم هەموو خۆراکە زۆرە لە هاوینە سێبەری خۆش و فێنک ماڵی جوان و ڕێک و پێک قەسر و قوسور سیارە و تەیارە و ئۆتۆمبیل و ئەنواعی نیعمەت ئەبێ کاتێک کە تو ئەمانەت ببینە ئەیا ڕەسوول الله هەرچەند ئاماژەت پێ کردووە بۆ ئومەتەکە کە ئەبێتە فیتنەی ماڵ ئومەتەکە لە زەمانە وێرانیانەکە ماڵ و سامان و سەروەت کە ئەمڕۆ فیتنەی گەورەیە بەسەر ئێمەوە بەڕاستی مردنی لەبیر بردینێتەوە حەقی لەبیر بردینێتەوە ئەبێ پێغەمبەری خوا چۆن محاسبەی ئێمەی بکردایە بۆ ئەو سێبەرەکەمە و بۆ ئەو ڕاخەرە و بۆ ئەو تۆزە خورما فەرمی ئەمە لەو نیعمەتانەی پرسیارمان لێ بێ یعنی بێ خۆمان ئامادەکەین نازدان و خۆشەویستان پێغەمبەری نازدار سەڵات و سەلامی لەسەر بێ ئابەم شێوازە ئەسحابە نازارەکانی پەروەردە کردووە جا پێغەمبەری خوا لێ پرسی ئەبوو هەیسەم ئەی تۆ خزمەکارشتوو هەیە فەرمی نە وەڵڵایە ڕەسوڵ خزمەکارمان نییە فەرمی دێژنەکەمان دووە بێ چۆن خزمەکاری بۆ ناگری ئەها پێغەمبەری خوا مافی خێزان و عائیلە و ماڵ و منداڵی چۆن نابووە خەمی خێزانەکەی بووە ئەی تۆ چۆن ئەم ماڵ و سامان و مەڕ و ماڵاتە هەیە ئەم باخەیە خزمەکاری نییە
فەرمی مادەمم چاکە لەگەڵ ئێما کرد ئەگەر عەبد و کۆیلەکانمان بۆ هات ئەو کاتە بەڕاستی دوو خزمەتکارە بۆ ئەنێرم. پێغەمبەری خوا فەرمی لەو کاتە عەبد و کۆیلەکان ناتنە جیهاد و لە شەڕە لە کۆیلەی فارسەکان و ڕۆمەکان و ئەمانە کە مەسەلەی گیرا بوون، هەندێکیان مسلمان بوون بەڵام هەر کۆیلە بوون. پێغەمبەری خوا بۆی سەمی بانگرد فەرمی ئاوە دوو دانەیە، کامیان تەوێ وەریگرە بی بەوە خزمەکاری خۆت یارمەتی خۆت. فەرمی خۆت سەرپشت بە ئەی پێغەمبەری خوا. پێغەمبەری خوا فەرمی کە من سەرپشت بم ئەبێ ئەمین بم، بە قوربانت بن. تۆ ئەمین نەبی کی ئەمین بێ؟ فەرمی المستشار مؤتمە، ئەوەی ڕاوێکی پێگرێ ئەمین بێ، ڕاست دوایانە جواب داتەوە. فەرمی ئەمەیان نوێژ ئەکا مادەم نوێژ ئەکا لێ مەترسە. پێغەمبەر فەرمی بەڵام کەوتینە ڕۆژگاری ئێمەیسە ئەڵێن ئەوەی نوێژ ئەکا لێ بترسە لە زەمانی ئێمە لەم عەسری ئێمە، چونکە ئەوەندە نوێژ کەرەکان و مەسەلە ئەهلی مزگەوت قۆڵ بڕین و دەست بڕین و درۆ دە لە سەرکارێکە خەڵکە خەڵقی تر شاراوەتەوە خەڵکە فاسق و فاجرەکە. پێغەمبەری خوا فەرمی نوێژ ئەکا بینیم نوێژی کردووە مادەم نوێژ ئەکا ئومێدی باش. بەڵام پێغەمبەری خوا فەرمی ئەمە ڕەحمی پێغەمبەرە وەستەوسی به معروفە، ئاگاتان نەبێت چاک بن لەگەڵە. هێنایەوە فەرمی پێغەمبەری خوا وای فەرمووە خێزانەکەی ئافرەتی عاقڵ نمونەی ئافرەتی ژیر و ئیماندار فەرمی ڕەسوڵ الله ئەمەی فەرموو بەخۆیان من ناتوان حەقی بین، ئەبێ ئازادیکەین. ئازادیان کرد، ئازادیان کرد وەکو حەق و مافێکە پێغەمبەری خوا فەرمی. فەرمی ئەگەر هەر خزمەتکار بێ عەبد بێ پێغەمبەر فەرمی چاک من لەگەڵا بەخوا لەوەشی ڕۆژە ڕۆژان خراپەی بکەین بەرامبەری ئەو کاتە وەسیەتەکەی پێغەمبەریمان جێبەجێ نەکردووە خەجاڵەتی لا خوا پێغەمبەری خوا بی. یەکسەر فەرمیان تۆ ئازادی لەم دەقەوە ئەمێنەی تۆ وەک کرێکار و خزمەتکارێک ئێمە هاوکاریش دەکەین بەڵام ئازادی مەسەل ئەی شڕۆی بۆ کوێ ڕێ بڕۆ تۆ خاوەنی خۆتی. گەڕاندیانەوە پێغەمبەری خوا. پێغەمبەری خوا دەستخۆشی لێکردن فەرمی سوپاس بخوا. هەر پێغەمبەرەتیە کۆمەڵێکی خەڵکی چاکی باشی لەگەڵایە کۆمەڵی خەڵکی خراپیشی دوعاکەوێت، بەڵام دائیمە هەوڵ بن لەگەڵ چاکەکارەکانە بن، لەگەڵ ئەولیا و دۆستانی خوا بن، لەگەڵ صالحان و خواناسانە بن. ئەمە بەشی کەم لە گۆزەران و حیات و ژیانی پێغەمبەری خوا. حتى هەفتەی ڕابردوو هەفتەی داهاتوو ئینشاءالله ئەڕۆینە سەر بەشێکی تر لە ژیانی ڕەسوول الله صلی الله عليه وسلم و هەڵسوکەوت و گۆزەرانی ڕەسوول الله هەموو لایەک بەخوای گەورە ئەسپێرین. خوایە لێمان خۆش بە، عاقبەتمان بەخێر بێڕە. یا ڕەبی خوایە لە گوناهی خۆمان باوک دایکمان خۆش بە. خوایە بم پێغەمبەرمان شاد کە بە زیارەتی شادمان کە لە دنیا و لە قیامەتە، بە زیارەتی مەرقەدی مبارەکی، بە زیارەتی دیداری لە قیامەتە. یا ڕەبی خوایە ناومان تۆمارکە هی خۆمان و باوک و دایکمان لەو دەفتەرە کە دەفتەری تایبەتی خۆیەتی ناوی ئومەتەکەی تۆمارەکە ئەوانەی سڵاواتی لەسەر لێدەن. خوایە ئێمە بفرماني تو كفرموتا صلوا على النبي صلوات پیغمبرکم لێ بدەن چونکە مە سڵاواتی لەسەر لێ ئەدەم خۆتی پێش خستەوە بەسەر هەموو مەخلوقاتی خۆتا. خوایە لەبەر ئەو پێغەمبەرە کۆبوونێتە ئێمە سڵاواتی لەسەر لێ ئەدەین، باسی ئەکەین، یادی ئەکەین، ڕابطەی ئەکەین، دڵمان ڕەبتە بە قەلبیەوە، بە دڵیەوە، بە ژیانیەوە، بە ئومێدی ئەوەی کەوا ئەو پێغەمبەرە نازدارە تکاو شەفاعەتمان بۆ بکا و ناومی خۆمان و باوک و دایکمان تۆمارکە لە قیامەتە بانگمان بکە دەرمان نەکا بمان خاتە زەر بەیداخ و پەرچەمی عەلەمی خۆی کە لێ نووسراوە لا ئیلاهە ئیلڵا محەممەد ڕەسوڵ الله بەو دەستە مبارەکانی ئاوی کەوسەرمان بەیتێ لە کاتی میزانە، لە کاتی قەبرە، لە قیامەتە، لەسەر سیراتە ئەو پێغەمبەرە تکاو شەفاعەت خوازمان بێ، فریاد ڕەسمان بێ، هاوکارمان بێ، ئەنیسمان بێ، ڕەفیقمان بێ. وا لەبەرەو پێغەمبەرە دڵمان خۆشکە، لەبەرەو پێغەمبەرە لە حرام و تاوان ناماندا، لەبەرەو پێغەمبەرە ڕزق و ڕۆزی حەڵاڵمان بە. یا ڕەبی خوا بەرەکاتی ئەرز و ئاسمان بڕشنە بەسەرمانە، لەبەر ئەو پێغەمبەرە بارانی بەڕەحمەتمان بارێنە. خوا لەبەرەو پێغەمبەرە بارانی بەڕەحمەتمان بارێنە. خوا لەبەرەو پێغەمبەرە سەڵات و سەلامی لەسەر بە بارانی بەڕەحمەتمان بارێنە. تووشی وشکە ساڵی و گرانی و قاتیمان مەکە. خوایە نیعمەتی زۆرە لەسەرمان، سوپاسی تۆ ئەکەین. خوایە سوپاسەکانمان، حەمدەکانمان، شوکرەکانمان لێ قبوڵ فەرموو.
نعمەتەکانی خۆتمان لەسەر بەردەوام کە خوای ئیسلاحی حاڵی خۆمان و خانەوادە ماڵ و منداڵمان بکە ئەوانەی داوای دوعای خەیریان لێ کردوین ئەگەر نەخۆشن خوای شفای عاجل و پلان ببنرە گرفتیانێک کێشانە خوای بۆیان چارەسەرکە بەتایبەت خوایە نەخۆشی ئەم گەڕەکە و نەخۆشی ئەم شارە و نەخۆشی خەستەخانەی هیوا خوای شفای عاجل و پلان بۆ بنێرە خوای زەلی سەر جێگایان مەکە یا رەبی خوای ئەوەی کەوا لەم محەلە و لەم گەڕەکە و لەم مزگەوتایە کێشە و گرفتی هەیە خوای بۆی چارەسەرکە نەخۆشی شیفای بۆ بنێرە خوای لە دەرد و بەڵا و مصیبەت هەموو لایەکمان و ئەهلی ئەم مزگەوتە و ئەهلی ئەم شارە و مسلمانان بە تێک ڕاپارێزاو کە لە هەموو باو نەخۆشی ناخۆشیێک لە زاڵم و ستەمکاران خوای فرای غەزە و فەلەستین و سین و بۆرما و باقی و مسلمانانی جیهان بکەوە بە تایبەت مسلمانانی غەزە و فەلەستین لەو پەڕی زیلەت و ناڕەحەتیان گاور و جوولەکە و زاڵم و کافر کلکیان کردەوە بە یەکە بۆ لە ناوبردنیان خوایە بس شاورەی ڕەحمەتی تۆن نەسەتی تۆن بەرەکاتی تۆن جنودی تۆن خوای بە جنودی خۆت سەر فریانکەوە فریای ئێمەشکەوە کوردستانمان لە هەموو قەیران و ناڕەحەتی و گرانیەک و زاڵم و ستەمکارێک پارێزاوکە آمين آمين أقول قولي هذا واستغفر الله لي ولكم ولسائر المسلمين والسلام عليكم ورحمة الله وبركاته.